زۆر بەمان ئێستا لەو چەند ڕۆژەی کە لە کاتی ئەوەی ئەو شەڕی سەهبوو لە بینی ئیسرائیل و ئیران و ئەمریکا تداخلی کرد و ئەنواع ئەشکال بۆمب و تیارە و سیلاح و شتیوا بەکارات هەندێک شتە بوو زۆر بڵاو بوو خەڵک زانیاری بەپی پێویست نەبوو لەسەر یان ئێستا زانیاری بەپی پێویست نیە ئەمریش بۆی بڕیاندا ڤیدیۆکی دروستکەم لەسەر ئەو تیارە عەجایبەی ئوستولی ئەمریکای ئوستولی زەوی فلیتیان کە بیت و سپێرێتە و لە هەمان کاتدا ئەو تیارە بووە تایبەتە و لە بەرهەمێنانی کام کۆمپانیای چ شتێکی وەی لێکردو و تیارەی وا تایبەت بێ و نرخیشی وا گران بێ لایکی ڤیدیۆکە لەبیر مەکەن لەگەڵ سبسکرایبی چەناڵەکە دابان ئەمینتان لەگەڵە هەروەها بادەست بکەین کاتی خۆی کاتی شەڕی سار لە بینی یەکێتی سۆڤیەتی زاران و لە هەمان کاتدا لە بینی ئەمریکا کاتێک کە شەڕی جیهانی دووەم تەواو بوو ئەو کات هەموو عەرزی عەزەڵاتێک لەسەرەوەی چیە زۆرترین سیلاحی دروست بکات چیە زۆرترین بۆمبی ئەتۆمی دروست کات چیە زووترین بگاتە سەرمان چێ زووترین ئەوە بکاتن ئیتر هەموو شتەکە لەو ئەوەی قەوسیدا بوو کە خەڵک ئەو دوو حکومەتە بۆ نوعی ئیش بکەن و زدی یەک شەڕەکە شەڕێکی سار بوو بەس لە هەمان کاتدا هیچ فیشە کوشتیوا بەکار نەدات چەند جارێک هەندێک شت ڕوویدا لەسەر ئەوی بوو بێتە شەڕێکی عەسکەری و ببێتە حەربی عالەمی سێم بەس شتەکە کۆنتڕۆل کراو و لەو شتە بەردەوام نەبوون بەس یەک شت هەیە کاتی خۆی کە ئەمریکا ئەو کات یەک دوو تیاریدی هەبوو کە پێیان دەڵێن بە عەرەبی ئەلقاذیفە قازیفە چی یعنی ئەو تیارەی هەڵدەستێ بۆمبی هەڵدەگرێتن ئەو بۆمبانە بەکارێنی بۆمبی گەورە و شیوە لە بەرزایەکی زۆر یان لە بەرزایەکی نزمیش فڕەتداتن بۆ ئەوی قەسفی ئەو شوێنانە بکاتن پێشەوەی بەڕیەن یان لە ڕووی وشکانیەوە بستە ناو وڵاتەکە چونکە هیچ وڵاتێک ناتوانێت وڵاتێکی تردا جێ بکات یەکەم جار دەبی هەموو چەکی ینی بەرگری جەوی ئەو کەسێ بەرگری ئاسمانی و زائیدەن و هێرشی ئاسمانی ئەو وڵاتە دەبی هەمووی تەخت کاتن و بهێنێتە سەر ئێسقان ئەوجە بەڕیە نەتوانێت داخل بێ و ئیتر بەحریەن و ئەو شتانە نەتوانێت داخل بێتن بەس یەک شت هەیە لێرەکە بۆتان باز بکەم ئەو کات کە کۆمپانیای نۆرتڕۆپ گرومان کە ئەوەک دەرەچیتن مزایدەکە لە بینی کۆمپانیاکان کە ئەمریکا داوا دەکاتن کە قازیفەیەک دروست بکەن قازیفەکە زۆر گەورە بی و شتێکی تایبەت بی ئیتر بۆ شەریکەی نۆرتڕۆپ گرومان دەردەچێتن ئیتر لەوێن دەرەوە فکرەی بیت و سپیرت دروست دەبێتن کە بیت و سپیرت لە چی هاتووە کە لە شێوەی لە ڕووی وەکو هەڵۆیەک دروست کرایە و شێوەیەکی یەک پارچەیی هەیە و تیارێکی زۆر زەخمە هەروەها لە هەمان کاتدا پێک هاتووە لە چوار مەکینەیان چوار محرکی دەیە بەس شێوازی دروستکردنی ئەو تیارەیە و کە بەی شێوەیەک لە شێوەکان محرکەکانی نابینی مەکینەکانی لە ژیرۆ دانراوە و هەروەها ئەو تیارەیە کە توانایەکانی زۆر عەجایبە و کە یەکەم جار ئەمریکا بڕیار دەدا ئەو تیارەیە دروست بکاتن بڕیاردا 132 تیارە دروست بکاتن باشەوەی کە بۆ کۆمپانیا دەردەچێتن کە ئەو شەریکێ بەردەوام دەبێت لە پەرسەنی ئەو تیارە و بە شێوازێک دروستی بکات و چەند ساڵێک بەردەوام بیلەوەی ئیتر ئەو کات یەکێتی سۆڤیەتی جاران دەڕوخێتن ئەو بودجە زۆری کە ئەمریکا ئەو کات لە کاتی شەڕی ساردای دەنێتن بۆ ئەوی تەتەوڕ و پەرەسەندن بە هەموو شتەکانی چەکی خۆی بکاتن ئەو کات ئەو بەدزوتەکەم دەکاتەوەی لێدێ ئەوە لە 132 تیارە و دەبێتە دروستکردنی 21 تیارە تاوان 21 تیارە هەر تیارەیەکی نزیکەی بە 2.1 ملیار دلار زۆربەی وڵات خەون بۆی دەبینی کە ئەمریکا لە ئەمریکا بکڕێتن یان لە ئەمریکا هەوڵ بداتن یعنی تیارێک وەرگێ بەس ئەمریکا ئەو تیارە نافرۆشێتە هیچ وڵاتێک و لە هەمان کاتیشدا ئەو تیارەیە نەکرد نایفرۆشتە هیچ وڵاتێک ئەو تیارەیە تقریبەن ئەتا ئێستا بزەم لە هیچ قاعدێکی ئەمریکی و غێر ئەمریکی دەروی ئەمریکا نەنیشتۆتەوە ئەو تیارەیە لە ئەمریکا هەڵدەسێ ئەوەی خۆی خەسف دەکات و دەگەڕێتەوە تەمان ئەو تیارەیە لە زۆر شەڕ بەکارهاتەوە لە شەڕی 1990 کۆسۆڤۆ لە سربیا ئەمریکا بەکارهێنا ئەو کات چەند غارەکی کرد لە هەروەها لە شەڕی ئەفغانستان کاتی لە بینی قاعیدە و شتیوە هەروەها لە ساڵی 2003 کە کاتێک عێراق سەدامی ڕووخان ئەو کاتیش بەکاریهێنا و هەروەها لە کاتی لەگەڵ شەڕی لیبیەکانیش بەکاریهێنا 2012 بوو غەڵەت نەبم و لە هەمان کاتیشدا فترێک پێش ئێستا ساڵێک پێش ئێستا بەکاریهێنا GBU 57 بەکارهێنا کە لە ئەوەیدا لە مەخزنی حوسیەکان لە یەمەن کە ئەوانە ساڕوخیان لێ دروست دەکرد و لە ژێر عەرز بوو هەڵیان گرتبوو هەروەها بۆ ئەخیرەش لە ئەوەی ئێرانیدا کە لە ئەوەکانی ئەتۆمی نەتەنز و فرۆدۆ وەی ئەسفەهانی لێدا طبعا ناوەکانی هێندەکەوەی ببورن ئیتر لێرەوە بۆت بەدیارەکەوی کە ئەو تیارەی چەند تایبەتە طبعا پێشەوەی پێتان باز بکەم ئەو تیارەیە کە کاتی خۆی کە دروست کرا و نرخەکەی بووە زۆرە و ئەتا ئێستا ئەمریکا چەند تیاری هەیە ئایا ئەو تیارە هیچ کەوتویان نە و زایدن ئەمریکا بۆندە حەزی لێ ئەو تیارەی ئەوها ببینێتەوە و بەی شێوەیەک لە شێوەکان ینی زۆر بیر دەکاتەوە تا ئەو دقی بڕیار دەداتن ئەو تیارە بفرێنی یان نەفرێنی لەبەرەوەی ئەو تیارە یەکەمیشت بە بەراورد بە تیارەکانی مەسەلەن F-16 و F-35 و ئەوانە ئەو تیارەی زۆر خاوترە لەبەرەوەی حەزمی گەورەترە و لە هەمان کاتیشدا ئەو تیارەی پێکاتوە لە دوو کاپتن و یعنی شتەکە هەندێک سیستەمی
ئەو تیارەی لەگەڵ سیستەمی ئەو تیارەی فەرقیە بۆیە ئەو تیارەی کاتێک دەفڕی دەبی بەلای کەمی سیتل تیارەی ئێفەکان لە دەوروبەری بسوڕێنەوە بۆ حیمایەتی بکەن ئەوە بەری نەدەنەوە هیچ وڵاتێک چونکە دیفاعی جەوی هەر وڵاتێک بە ئاسانی دەتوانانی ئەو تیارە بەرداتەوە ئەگەر بە ڕادار کەشفیکە ئێستا بۆستان باز دەکەم بۆ ئەو تیارەی پێدێن شەبەح کە ڕادار نایدۆزێتەوە بەس ئەو تیارەی بۆ ئەوی بفرێتن دەبی مەجموعە تیارەیەکی زۆر و مەجموعە تەحزیراتێک و ئامادەکاریی زۆری لێ ئەمریکا بیکاتن بۆ ئەو تیارە بە سەلامەتی لە ئەمریکا بفڕێ و بێتەوە لەبەرەوەی ئەو تیارەیە ئەو بەرگێکەلی دروستکراوە لە بۆ یاغی دروستکراوە حتا ئەو بڕوخی و ئەو بزمارانش کە لە ناوی بەکاری هاتیە ینی بە تایبەتی دروستکرا بووی بۆ ئەوی بە هیچ شێوەکان فریکوێنسی ڕادار نەیخوێنێتەوە ئیتر ئەو تیارەیە بە بەلاش پێی ناڵن شەبەحکە بە تەواوەتی لە بەرزای زۆر بەرز و لە بەرزای زۆر نزم دەفرێتن بەبێ ڕێهیز ڕاداری زۆربەی دەتان بڵێن هەرچی وڵاتە ناتوانێت کەشفی بکاتن بۆیە ئەو تیارەیە بە سڕی دەڕوا بە سڕی دێتەوە بۆیە ئەمریکا زۆر پارێزگاری لەوەی دەکاتن لە هیچ وڵاتێکی تردانە بەزینەوە قەسفی بکەن یانیش لە هەمان کاتدا ئەو بکەوێتە خوارەوە بۆ من ئەگەر ئێران لی دابەیەکە چکەوت با خوارەوە تەبانەوە پارچەکانیان هەموو شەحندەکردیان نادە ڕووسیا سین بۆی دیراسی لەسەر بکەم زان ئەو تیارە چۆن دروستکراوە لە سەرسی دروستکراوە بۆی بتوانن ئەوانیش تیارێکی وا دروستکەن چکە ئەمریکا کە ئەو تیارەی هەیە و لە هەمان کاتدا ئەو تیارەیە کە دەتوانێت دوو ساڕوخی جیبی و 57 کە ئەو ساڕوخانەی کە 13 تەنەکە ئەوە دووەمین ساڕوخ دێ دوای ئەوەی ساڕوخی ئەتۆمی لە قووەتی کە ساڕوخی نەوەوی لەلایەکدانێت دوای نەوەوی بە قوترین ساڕوخ ئەو جیبی و 57 ئەوەی کە ئەمریکا بەکاری هێنا لە فۆردۆ کە 50 متر 6 متر دەستە ژێر عەرزە ئەو زەدە تەختەوە بەس بۆ ئەو کەسانێک کە ئەتاستا زانیاریانی ئەگەر حەزیشتان لێ ڤیدیۆ لەسەر ئەو ساڕوخی جیبی و 57 دروستکەم کە یەکەم زار شەریکێک دروستی کردووە و بەت شێوەیە گەیشتۆتە ئەو لێڤڵۆ شێوازی ئیشکردنەکەی چۆنە و ئەمریکا چەندی و نرخی چەندە لە کۆمنت بۆ بنووسن ئیتر لێرەوە ئەو تیارەیە دەتوانێت دوو ساڕوخی وا هەڵگری تقریبا نزیکەی دەتوانێت 16 بۆ 18 ئەوەی هەڵگری نەوەوی و لە هەمان کاتیشدا یەک دنیا وردەواڵی دەتوانی هەڵگریتن بۆیە ئەو تیارەیە وەزنی قورسە حەجمی گەورەیە شێوازی فڕانی تایبەتە ئەو مادەی کە بەکارهاتووە لە بەرگەکەی و بەرگەکەی زۆر ناسکە بۆ ڕوتوبە و هەر گۆڕینی پلەی گەرمی بۆیە کە کاتێک دەفڕی بۆ هەر سەعاتێک سیانی ئەو تیارەیە نزیکەی 13 دەفتەر و نیوی دەوێت بەس بۆ چاکردنەوە یانی ئەگەر هەر سەعاتێک بفڕی بۆ نمونە لە ئەمریکاوە کە دێتە ئێران بە 10 سەعات فڕین ئەوە پێویستی بە ملیۆنێک دۆلارە بەس سیانە بۆ ئەوی وەک خۆی لێ بێتەوە لەبەرەوەی ئەو مادەی کە لێ بەکارهاتوە مادەکە زۆر ناسکە بۆ ئەوشتانە بۆیە دەبی ئەو تیارەیە کە هەر غارەی دەکات دەستۆ قاعدەی ئەمریکی لەوێ سیانەی دەکرێت و چەند ئەجە سیانەکە بە چەند بە هەفتەیە دوای ئەوە یەکەچی دەفری ئێستا ئەمریکا حالی حاضر کە گوتم لە 132 تیارەکە کرایکە 21 تیارە ئێستا 19 تیارە هەیە ئێستا بۆتان بازەکەم دو تیارەکەی چی بەسەراتیە تەمان ئەو تیارێ ئەوەندە تایبەتە وی لێ کردو ئەمریکا کە بڵێ ئەمن سوپەرپاوەری دنیامە لەبەرەوەی ئەتو لە هەر شوێنێکی دنیابی هەر چ شتێکی دروست کردبیت بە چەند مەتر لە ژێر ئارزەم هەر دەگەمە تو بەبێ هەستیش بەم بکەی بەبێ ڕاداریش کەشفیکەی تەمان لەو غارەی کە ئەمریکا کردی وابزەم 7 تیاری وای بەکارنیاو لەگەڵ نزیکەی 300 تیارەی ئێفەکان یعنی غارەکە زۆر عملاق بوو بۆ حیمایەتی و تیارانە بکەن و حیمایەتی ڕێگایان بکەم بچن و بێن ئیتر بەس لە فۆردۆ 6 ئەوەی بەکاری نابوو 6 جیبی و 57 کە بە تەواوەتی ینی تاکید بنەوە کە لەوەی کە ئەو شوێنی کە یۆرانیۆمی بپیتێنی بە تەواوەتی نەبینێ تر بۆیە ئەو تیارانە زۆر تایبەتە و کلفەی سیانەشی ینی خەیاڵی گرانە ینی ساڵانە نزیکەی دەگاتە 40 میلیۆن دلار بۆ هەر تیارەشی سیانە بۆیە ئەمریکا کە ئەو تیارە نافرۆشتە وڵاتی تر لەبەر ئەو هەموو ئەسرارەیە و لە هەمان کاتدا و هەموو وڵاتێکیش تەحمولی ئەو هەموو مەسرەفە سیانەی ناکاتن و لە هەمان کاتیشدا ئەو تیارەیە لەبەرەوەی ژمارەیەکی کەمی دروست کرایەوە ئەو ژمارە کەمەش وێلی دەکاتن کە تیارەکە نرخی بێتام گرانبی بە هیچ شێوێک لە شێوەکان یعنی هیچ وڵاتێک بە ئاسانی نەتوانی خۆی لێ بدات چونکە نرخی هەر تیارێک 2.1 میلیارد دلارە تو ئەگە 5 تیارە بکڕی نزیکەی ئەو سەر و 10 میلیارد لەوانەیە بودجێ وڵاتەکەی 10 میلیارد دلار نەبی بۆ ئەو ساڵی بۆیە کڕینی ئەو تیارە لە ئەمریکا ینی ئەمریکا حەسری کردی یعنی ئەو تیارە بتێن لای خۆی شکلی تایبەتە وەلەو ئەمریکا ئێستا حالی حاضر بوویتە 19 تیارەکەیتی دوو تیارەی یەکەچیان لە 2008 کە گردەگرێتن بۆ ماوەی 6 ساعت نزیکەی 4-5 دۆنم پارچەکانی دەکەویتن دوو تیارەتیدا دوو تیارەکە نەزاتیان دەبی بە ئەوەی کە کورسەکە دەفرێنن بەس دوای ئەوە بۆ ماوەی 56 ڕۆژ ئەمریکا فرانی بۆ تیاران ڕاگرێتە ئەوە دیراسی کرد کە ئەو هۆکارەتێکەوەی لێکی دە و تیارە کاتی هەڵسان لەسەر مەدرس ئاگری بگری کە بۆیان بەدیار دەکەوێتن بارانێکی زۆر هەبووە ئەو بارانە لیک بووە بۆ نیزامی هەندێک سنسەری هەوایی تێدایە کە ئەو سنسەرە هەوایانە قیاساتی هەوای دەکات چەند بەرزە لە سەعاتی و چەند نزمە و تیارەکە بەچە ئۆچی بڕوا بەچە ئۆچی نەڕوا ئەو ئاوەلیک دەبی بۆ ئەو سیستەمە داتای غەڵەت دەداتە تەیارەکە و شاشەکە بۆیە لێرەوە ئەو
کاریسە ڕوودیا و تیارەکە نێزانی حسب داتایەکە تعاملێکی لە داتایەکانیش غەڵەتە محرکەکانی ئاگری دەگری و تیارەکە ئەوە دەبی و هەروە لە 2022 یەکە چیری محرکی تێک دەسیتن ئەوەشی دەردێنی لە دەرەوەی خدمە و لامان کاتدا ئێستا 90 تیارەی هەیە و پلانی وایە تا 10 ساڵی تر ئەو تیارەی ینی خانەنشین بکە لە بەرەوەی نزیکەی تەمەنی لە 1970ەکانەوە هەیە نزیکەی 50 ساڵە دەیەوێ ئەو تیارەی بێنێتەوە شوێنی کە ئەویش هەر ئەوەیە ئێستا ئەو B2 سپیرێت ئەو B2 ڕایدەرە ئەگەر حەستان کرد ڤیدیۆ لەسەر ئەو تیارە دروست بکەم لە کۆمنت بۆ منووسن ئەو تیارێکی تازەی لەوان 10 ساڵی تر بێتن هەر بە نەفسی فۆرم فاکتەری ئەو تیارەی دروستکرا بەس لە زۆر شتی پێشکەوتوترە و لە زۆر شتی تایبەترە وەکوتم ئەو تیارەیە ئەو فەخری سناعی عسکەری ئەمریکا و فەخری سناعی شەریکەی نۆرثڕۆپ گرومەنە کە ئەو تیارەیە بە هەزاران ینی ڕۆژ و ساڵ و مانجیان لە سەرف کردێ بەس بۆی ڕیسەرچ بکەن لەوەی بیگەینە ئەو ئاستی لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئەوەیە کە کەشف نەبێت لە ڕادار بووی ئەو تیارەیە بەتاوەتی تایبەتە هەر ئەمریکا خاوەنی دەبی و تەسەوڕێکم هەر ئەمریکاش خاوەنی بمینێ نەیفرۆشێتە هیچ وڵاتێکی تر وەکو F-16 و F-35 خاصن F-35 کە نزیکەی لە 12 وڵاتێکیان کە هەموو شێت بووینە بۆی بیکڕن ئەویش ئەمریکا نایاڵی ئەگەر حەستان لێ ڤیدیۆ لە سەویش دروستکەم لە کۆمنت بۆ منووسن هەروە لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن لەگەڵ سەبسکرایبی چەناڵەکە هەر ڤیدیۆیەکی خێرا بوو ویستم لەسەر B2 سپیرێت هەندێک شتەیەکە لەوانەیە زانیاریتان نەبیان بە پێویست زانیاریتان نەبوو ئەوتم لەگەڵ ئێوە شێری بکەم خواتان لەگەڵ